بۆ قوتابخانە یانیش بۆ زانکۆ پەیمانگاکان بەحاڵە کچ بیت و بابەتێکی پێویست بێ تەنها لەبەر پێویستێکی بیکڕی ئیلا ئەبێ جوانیش بێ هەر لەبەر ئەمە بەستە ئەم سەبەتە زۆر جوانەمان بۆ هێناون ئەگەر کچبی بێگومان پێویستە پێی ئەبێ و ئەگەر خوێندکاریش بی ئەوا دووجار پێویستە پێی ئەبێ بەتایبەت ئەگەر بێت و خوێندکاروی و مێزی خوێندنێ نەبێ یانیش مێزەکە بچووک بێ چونکە ئێمە کچیش ماڵمان ئەوا بێ ئەو نشتمان هەیە ئێخۆ ناکرێ فڕیان بین یانیش خۆ ناکرێ لە بەردەستی مناڵە داینێن و بەدڵی خۆی بشکێنێت و دەستکاری بکات چەند جۆرە سەبەتی زۆر جیاوازمان هەیە بەڵام ئەم جۆریان زۆر جیاوازترە بۆچی لەبەر ئەوەی لە چوار چەکمەجێ مامناوەند پێ کاتوە کە ئەتوانن پێویستەکانتانی تا جێگا بکەنەوە جاجلی قوتابخانە بێ لەچێک بێ ئەکسسوارات بێ دەفتەر بێ کتێب بێ مەزەمە بێ دەفتەری یادگاری بێ یانی جۆرناڵین هەر شتێک بێت نەکە چەکمەجەکان بەڵکو ئەتوانن ئەم لاولای چەکمەجەکەش بەکاربێن و سوودی لێ ببینن چونکە چەند ڕاگیرێکی تریشی لەگەڵا و ئەتوان خۆشتان ڕاگیری تری پێوە بکەن بەتایبەتی بۆ ئەو پێویستیانەیە کە ئەتانوێت هەمیشە لە پێش چاوتان بێ و بیرتان نەچێت بۆ قوتابخانە یانیش بۆ زانکۆ بۆ نمونە دانی تاقیکردنەوەتان هەیە و پێویستەکە ئەم فایلەتانی پێچاو بێت و بیرتان نەچێت یانیش ئەتوانن کاتژمێر و کابیسە و مەدالیا یانیش کاتژمێری پۆمۆدۆرۆ و پانکە و چاویلکەی پێوە هەڵبواسن یاخود جستانی بابەتە قرتاسیەکان یانیش تۆتبا ئێستا لەمۆم چەندین جۆری جیاوازی تری سەبەتا بەردەستە بۆ کچان و بۆ خوێندکارانیش ئەتوانن جۆنی گروپی تەلەگرامەکەمان بن بە ناوی کاندڵ ستیشنەری بۆ زانینی نرخی سەجەم کاڵاکان یاخود ئەتوانن سەردانی وێبسایتەکەمان کەن بە ناوی مۆم